بەلای خوا من محەممەد جەهادی لە شاری سەفز خەریکی کاری چقۆم ئەلان 12 ساڵە خەریکی چقۆ دروستەکەم. علاقەی من بەم کارە فراوان بوو، علاقەی زۆرمی بوو. ئەو وەختەیش برا گەورەکەم ئیشی ئەم کاراکە، ئەلان نزیکی 30 ساڵە و کاراکە، لەبەر خاتیوەی شتێکی دەسە و کارەکە بەدەست ئەنجامەدرێت. علاقەی زۆرم پێ بوو و هەروە گەرم و ئەم کللتورە لە بینی کووردا نەفەوتێ، هەمیشە ببێ بە خاتیەوەی کەیسە شتاکی معمەلیاتوتە سەرکار چقایکی شیرکەتیە ئیژی سونەتیەکان بمێنێ. دروستکردنی چقۆ لە دوو دروستیەکان، یەکیان پۆڵای ڕەشە، یەکیان پۆڵای سپیە. ئێمە زیاتر لە پۆڵا سپیەکە کارەکەین، لەسەر پۆڵا سپیە ئیشەکەین و هەروەها ئەم وەرەقەکە ئەیبینن ئەمە لێرە ئەیبڕین بە قەیچی گەورە هەیە کە گیۆتۆنی پێڵێن، شاخە شاخای بڕین بۆ شێوە، ئەم شێوە تەقریبەن ئەیبڕین. ئەمەش ئەکەین بە دوو دانە کە بڕیمان وەختە دین قسمەت یەکەینەوە بەم ئەندازە دووبارەی بڕینەوە، ئەم ئەندازە ئەیبڕین کە بڕیمان جەماوەریەکەین و ئەینێرین بۆ شاری زەنجان. لەوێ چەکشی برقی لێیە، بە چکشی برقی بۆمانە کوتن، یعنی کوتینەکەی چۆنە تەرەفێکی بۆمان ناسکەکەنەوە. ئەمە پشتی چقۆکە بێت، ئەم تەرەفێمان بۆ ناسکەکەنەوە لەبەر خاتریەوەی کە ئێمە زەحمەتی کەمتری لەسەرای کێشین، بۆ ئێمە عەزیەتی کەمترە. گەرەکمانە چقۆیکی زامندار دروست بکەین. تێغەکەمە کە بەم شێوە بوو تین ئەیبڕین، ئەمە بەش دوو دانە چقۆیە. لەبەر خاتریەوە زیاتر ناسکیەکەینەوە ئەم تێغا بڕشی زیاتر بێ، تێغ هەتا ناسک بێ زیاتر بڕشیە باشتر ئەبڕێت. تێغەکە قەوی بوو بڕینی نییە، نابڕێت، ئەنی ناچێتە ناو شتەکە و بڵێن شتێک پێ بڕم. کاری ئەم مەرحەلەیە فیعلەن تەواو بووە، ئەوە شقڵەکەمان دەرهێناوە چقۆکە بەو شێوە، باس کاری لەسەرەکەینەوە، ئەبێ جێی زامنەکەی بۆ دابڕین، کونی بکەین لێرە، دوای کارەکانی تری ئەنجامەدەین. وەختێ ئەم شیارەتیەکەینە بە خاتیوە کە ئەم زامنە ئەکەوێتە سەر دەستکە چقۆکە، ئەکەوێتە ئەو بینە و نایڵێ چقۆکە جەمەوە بێتەوە لە حینی کارە، لە وەختە کە کاری پێەکەی ئیشی پێەکەی چقۆکە جەمەوە نابێت. دوایەوە کە ئەم کاریشی تەواو بوو، جێزامنەکەمان تێکرد، ئێ قسمەتەی نییە شیارێکی تێخین، خەتێکی تێخین لەبەر خاتیەوەی کە زمانی ئەم چقۆ بەسراوە ناخوونی لێکی دەکەیت چقۆکە باز دەکەیت. چقۆکەمان دین لێرە بەو سمبە جێ کونەکەی دیاری یەکەین. ئەو زمانێک کە جێ کونەکەمان دیاری کرد، چقۆکە خێنە ناو کوورەکە با سوورۆ ببێ، کە سوورۆ بوو ئەنجا دین مۆری یەکەین و کونەکەی تێەکەین بەو دڕێڵە. ماوەیەکیش لەم مۆری ئەلفانەی ئیسفادە بکرد، ئەوە مۆری ئەلفان نووسراوە 1980 لەو کاتێک کە ڕژیمی بەعس کوردەکانی ئەلفان کرد. بەداخەوە مۆرەکەیش بشکاوە، چەند ساڵی ئیسفادەم لێ لەو مۆرە. ئەمەیش مەجموعی ئەو مۆرانەیە کە ئیسفادەم لێ کردووە داومە لە چقۆکانم. ئەلان چقۆکەمان سوورۆ بووە بەو شێوە
مۆری کوردم هەڵبژاردووە لەبەر خاتیوە خۆم کوردم و نەتەوەکی کوردم ئەڵان چقۆگە کونی یەقین ئەوە جێی کونی چقۆگەیە وەختی ئەو دەمە چقۆ وەسڵەکەی بە دەستکەوە ئەبێ حتممە کونی تیان لەوێ ئاو کونیکەین دووبارە چقۆگا خێنە ناو کوورەکە لە بە خاتی ئاوکاری یەقین چقۆکە ینی سفت یەقین جنسەکەی ڕقترەکەینەوە ئەوە چقۆکەمان دێنا سوور بووە ئەیکەین بە ڕۆغەنە بۆ خۆی ئاو هەڵەگرێ ئەمە پێڵێن ئاوکاری هەلا ئاوکاریمان کردووە فعلەن تێغەکەمان گەرمە تمەشایەکی یەکەینە دووبارە بزانێکی لار هەیە یاننا کە زانیمان لار نییە ئیشتا ساردۆ نەبووە ئەکەین بەم ئاوە لەبەر خاتیەوەی ساردۆ بێت و خاصیەتەکەی لەدەست نەیە کەیفیەتەکەی نەیەتە خواردنەوە ئەگەر زوو نەیژەنین بەو ئاوا کەیفیەتی دەمەچقەکەمان دێتە خواردنەوە یعنی کە هەتا زیاتر گەرم بێ کەیفیەتەکەی دێتە خواردنەوە بێ نابێ بێڵین ئەو دەمەچقە گەرم بێت زۆر وەساکارمان هەیە بۆ جوانکاری چقۆکەی دێتم پیشانەی خەتی تێخا یا ئەمانەی خەتی تێخا چەندانە خاڵی لێدا بە سمبە بەڵام من و کارانەی لەگەڵ ناکەم چونکە گەر ئەو کاری لەگەڵکەیت ئەو چاڵانە یان ئەو خەتانە کە تیکەوتووە پڕەبێت لە چڵک و باعسەبێت کابرا شتێکی پێخوا بۆ بنیام زەرری بوێ کاری دەمەچۆقەمان تەواو بووە حازری ئەوە بووە کە بیخەینە سەر دەستکە چقەوە چەند نوع دەستکە چقۆشمان هەیە نوعێکمان هەیە کە ئەم وەرەقانەیە ئەمەش بە حاڵەتی وەرەقە خۆمان داێنین ئەی بڕین بۆ شێوە ئەمە پێڵێن مایکا ئەمانە جنسی مایکایە زۆر جنسێکی سەنعەتی و محکەمە هیچی لێ نایە خراپبوونی نییە ئەمانە بە کەمی خراپ ئەسڵەن خراپ نامنەمانە ئەمەش باغەیە خارجیە لە خارج دروستیەکەن چین هەیە تایوان هەیە ئەمە شیژەیە ئەمیش هەر بۆ دەستکە چقۆی ئیسفادە لەکەن شتێکی جوانە ئەمەیش زەردە ئەلان گەرەکمانە بۆ ئەو دەمەچقۆ کە دروستمان کردووە لەم مایکای ئیسفادە بکەین کە جنسێکی زۆر جوان و محکەمە بەو شێوەیە دەستەکەی دابڕین ئەلا خەریکی کونکردنی دەستکە چقۆکەین ئەی دێنە بەرگیرە دەمە چقۆکە ئێرین ئەبوو شێوە دایێنین لەسەر چقۆکە دەمە چقۆکە کە ئێرین یەخین سەر دەستکەکە کە مقداری کارمان لەسەر بووە ئەندازەگیریەکی یەکەین زین کاری ماوە یاننا لێرە کاری ماوە بێم دەمەی مقداری بێتە دەرەوە لە دەستکەکەی زیاتر دەرکەوێ پشتەکەی شێروەتر ئەبێ و شیارە کامەڵەن بە دەرەوە بێ بۆ دروستکردنی چقۆیەک بە کولی نزیکی 20 مەرحەلە کاری هەیە ئەبێ 20 مەرحەلە دانە بەدانە کاری لەسەرکەی تا چقۆیەک دروستەکەیت هەروە دروستکردنی چقۆیەکیش سەعات و نییە تا 2 سەعات وەختە باس
ئەم مەرحەلەیەشی تەواو بوو ئەنجا دینە سەر مەرحەلەی بەعدی کە بۆڕاقکردنی دەستکەچەڵۆکەیە ینی پارچەیەکی پۆلیشمان هەیە ئەم پارچە خەینە سەری ئەمە سابوونە بۆ جوانکردنی دەستکەچەڵۆکە ئەیدەین لەو پارچە دەستکەچەڵەکەمان جوانترە بێ سابوونەکەمان دانە پارچەکە لەبەر خازیەوەی دەستکەچەڵەکەمان جوانترە بێ بۆڕاقیەکە بۆڕاق دەمەچەڵەکەمان کە تەواو کرد دەستکەچەڵەکەمان کە تەواو کرد بە هەر ئەندازەیە کورمان کردبێ بزمارێکی لێین کە بۆ ئەندازە بێ نابێ بزمارەکە شل ببێت لەق بێ پێشتر چاوەچەقۆمان حازر کردووە چاوەچەقۆکەمان کە لێدا ئەیکوتینەوە ئەوە تا چاوەچەقۆکەمان لێدا چەقۆکەشمان سفت بووە مەرحەلەیەکی ماوە مەرحەلەی زامنەکەیەتی زامنەکەی لێ دەین کاری تەواو بێت و تیژ یەکەین وەسەلام ئەمەی زامنەکەیە بە ئامر قوڵفی سفتیەکەینە سەر دەستکەچەڵۆکە ئە بۆ شێوەیە چەقەکەمان تەنها کاری تیژکردنی ماوە هیچ کارێتری نەماوە تیژ یەکەین و ئامادەی ئیسفادەکردنە ئیستیقباڵی خەڵک حەمدیخوا خراپ نییە لە چەقۆی سونەتی خۆمان ئیستیقباڵێکی باشیە خەڵک ئیستیقباڵی لێ دەکات تا چەقۆ خارجیەکان چونکە شتێکی دەستکارە خراپ نییە لە کولە چەقۆکانی من زیاتر ئەڕوا بۆ عێراق بەڵێ من زیاتر مشتریم لە عێراقەوە دێ چەقۆکانمە بابەتجی منە بە زۆری چەقۆکان لە عێراقەوە مەسرەفە بێ جاران لە دەستکی چەقۆ بۆ دەستکی چەقۆ لە شەقی ئیستیفادەیانە کرد ئیسێ شەڕی ئیستیفادەی لێکەن بەڵام ئیستیفادەکەی کەمتر بووە بە خاتری ئەوەی کە شاخ دروستە جوانە بەڵام ئەو شاخی کە جوان بێ گرانە دەست ناکەی بە کەمی دەستەکەوێ و هەروەها شاخیش گەرم ببێت لاروگێڕە بێ ئەو شیارێکەتی خراوە گوشا دەبێتەوە و هەروەها حاڵەتێکی زیینبوونەوەیشی هەیە شاخ میکرۆ بگرێتە خۆی زیاتر بە خاتریەوەی ئێمە ئیستیفادەی لێ ناکەین ئەلان دەستکایەکی محکەمتر هەیە جنسی خاستر هەیە لەوانەیە ئیستیفادەکەین دوای هەموو کارێ ڕێز و پێزانینی خۆم پێشکەش بە برا خۆشەویستەکەم وەستا ئەحمەد جەوشەنی یەکەم کە شاگردیە وم لە بەردەست ئەوە فێری کار بووم ئەلان 12 ساڵە بۆ خۆم ئیشەکەم حەمدیخوا لە کارەکەشم ڕازیم و هەروەها تەشەکر و قەدردانی یەکەم لە سازمانی سەناری دەستی وستانی کوردستان و هەروەها ڕێز و سڵاوم هەیە بۆ بەڕێوەبەرانی ئەم پرۆگرامە کە زەحمەتیان کێشاوە هاتوون لێرە زەحمەتیان کێشاوە و ئەم پرۆگرامان دروست کردووە بۆ بینەرانی خۆشەویستی شەبەکەی پەیام ئەنجا بزانین چەقۆکەمان بووەکە یانە